تەقوای خوا چیە بەڕێزەکانم؟ تەقوا لە وقایەوە هاتووە، چۆن دەوترێ الوقایەة خەیر من العلاج، یعنی خۆپارێزی باشترە لە خۆ چارەسەرکردن. خۆپارێزی تەقوای خوا یعنی خۆپاراستن لە تووڕەبوونی خوا، لە غەزەبی خوا، لە عقوبەی خوا. بەچی تۆ خۆت دەپارێزی لە تووڕەبوونی خوا و لە عقوبەی خوا؟ بەوەی کە خۆت بپارێزیت لە هەر شتێک کە خوای گەورە پێی ناخۆش. بۆی هەندێک لە ئەهلی علم دەفەرمون التەقوا هي أن لا يراك حيث نهاك وأن لا يفقدك حيث أمرك. تەقوای خوای گەورە ئەوەیە، خۆپاراستنی لەخوا ئەوەیە، ئەو شوێنەی کە خوا فەرمانی بە تۆ کردووە کە لەوێ بیت لەوێ ون نەبیت. ئەمڕۆ جومعەیە، پەروەردگار ئەمری کردو ئێوە لە ماڵی خوا بن، کۆ ببنەوە. با لێرە ناوی تۆ هەبێ، وجودت هەبێ، نەک ئەو شوێنەی کە فەرمانت پێکراوە لێی بیت، یا ئەو حاڵەتەی کە پەروەردگار فەرمانی پێکردی بەو شێوازە بیت نەبیت. نە، هەر شوێنێک و هەر فەرمانێک کە پەروەردگار پێی کردووی تۆ لەوێ بۆ بەو شێوازە بە. و عەکسەکەشی و ئەللا یەجیدەکە حەیث نەهاک، با پەروەردگار لەو شوێنانە تۆ نەبینێ کە لێی قەدەغە کردووی، لێی حرام کردووی. ئەوە خۆپارێزی. بەڵام کە تۆ ئەو شوێنەی کە خوا پێخۆشە بۆی ناچی، ئەو کردەوەی کە خوا فەرمانی پێکردووی نایکەیت، و ئەوەش کە خوا پێی ناخۆشە تۆ لەوێیت، ئەو کردەوەی کە پەروەردگار نەهی لێ کردووی ئەوە دەکەیت، کەواتە خۆت نەپارێز لە تووڕەبوونی خوا، خۆت نەپارێز لە غەزەبی خوا و لە عقوبەی خوا. تۆ تەقوادار نی، خۆپارێز نی.